لارەکانی هەفتەی هەشتەمی خولی نایابی کوردستان و لە کۆمەڵەی دووەم هەندرێن لەسەر یارگای خۆی لە شاری هەولێر میوانداری دەربەندیخانی کرد. دەربەندیخان زوو دەست پێشخەری کرد و لە خولەکی پێنج لە ڕێگای هێرش بەرە نوێیەکەیەوە دیار عەلی با گۆڵ یەکەم پێشکەوت. دوای هەشت خولەک هەمان یاریزان با شێوازێکی نایاب گۆڵی دووەمیشی بۆ دەربەندیخان زیاد کرد. لا نیوەی دووەم دڵشاد معروفی ڕاهێنەری هەندرێن تیپەکەی ڕێکخستەوە و فشارەکانیان بۆ سەر گۆڵی یانەی میوان دەست پێ کرد. لە خولەکی 54 محەممەد شێرزاد گۆڵی یەکەمی بۆ هەندرێن تۆمار کرد. لە خولەکی 65 هێمن نازم با گۆڵی دووەم ئەنجامەکەی بۆ هەندرێن یەکسان کردەوە. دوای شەش خولەک هەمان یاریزان گۆڵی سێم و پێشکەوتنیشی بۆ هەندرێن تۆمار کرد. هەر بۆیە یانەی خاوەن خاک بووە براوە لە یاریەکە. بەخۆی ڕاست دەکەیمە بە ئەنجام خراپ بووین، بەڵام بە یاریکردن زۆر باش بووین. دەلال لە قسەی منش ئەو یاریەکەی ئەمڕۆ بوو، هەم بە ئاستەم بە ئەنجام باش بووین بە هەفتەیەکەم، بەڵام لە دوو هەفتەی فەردی دوو گۆڵمان خوارد، بەڵام بۆ جودی یاریزانە گشت یاریزانەکانمان شەوتی دوم توانیمان تەعویزیە و گۆڵەکان بکەینەوە، هەم بە ئەنجامیش بین هەم بە ئاستیش بینەوەیان. لە نیوەی یەکەم ئێمە بە دوو گۆڵ لە پێش بووین ڕاستە، بەڵام هێشتا کە یاریزانەکان بەڕاستی داغڵی یاریەکە نەبوون بە تەواوی و تایمی دووەمیش ئەتوانم بڵێم لە ئەخطای فەردی لە هەڵەی تاکی گۆڵەکانمان لەسەر دروست بوو. ڕاستەوە یەکێک لە هۆکارەکان بوو کە ئێمە بەڕاستی دوای گۆڵەکان تەواوی دەستمان کرد بە دیفاعیکردن، هەرچەندە ئێمە لەگەڵ ئەوانە بووین، بەڵامی تر یاریە و زۆر جارەوە ڕۆدا لەلایەن یاریزانە. بەم ئەنجامە هەندرێن بووە خاوەنی 12 خاڵ و لە خانەی چوارەمی ڕێزبەندی کۆمەڵەکەی جێگیر بوو. دەربەندیخانیش بە هەمان ڕێژەی خاڵ لە پلەی سێمدایە. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.